نەخۆشخانەی بەخشین لەسەر ڕاستی دۆسیەی هێنانی غەزال مەولان بۆ نەخۆشخانەی بەخشین ڕوونکردنەوەیدا و ڕاستیەکانی لەو بارەیەوە بۆ ڕای گشتی ئاشکرا کرد و کۆتایی بە وتیوتیە هێنا کە کەسانێک دەیانەوێت بابەتەکە بەلاڕێدا بەرن. ئێمە بە هیچ جۆرە چاوەڕێی ڕێکارە قانونیەکانمان نەکردو بۆ دەستپێکردنی چارەسەر، بەڵام ڕێکارە ئەمنیەکان کە من وەکو پێم وتی خۆتانزانەوە ئیشی من نییە وەکو ئیش من بێم خۆم بۆ نەخۆشێک بکەومە موافقەت وەرگرتن بۆ ئاسایش ئەگەر بابەتەکەمان بە هەند وەرنەگرتایە. من خۆم لەگەڵ برادرانی هێزە ئەمنیەکانە کە ڕاستەوخۆ داخڵی مەوزوعەکە بووم و تەلەفۆنمان کردووە بە تەلەفۆن موافقەتمان وەرگرتووە بۆ ئەو ماوە بە زووترین کات چارەسەر بۆ ئەو نەخۆشە بکرێت. ئەو بابەتە بە هیچ ئەسڵ ئەساسی نییە، ئێمە پێمان نەوتووە ئەم چارەسەرە بۆ ئێوە نییە و هیچ کەسێکیش لای ئێمە پێی نەوتووە و ئەم بابەتەش بەڕاستی لە سەلاحیەتی هیچ کارمەندێکدا نییە نەخۆش ئاوارە بکاتەوە. ڕاستەوخۆ ویستومانە موافقەت لە لایانی ئەمنی وەربگرین بۆی خێرا عیلاج و چارەسەرەکان دەست پێ بکەین، بەڵام بەداخەوەکە بەداخەوە ئەو کاتە کە ئەوان دەرچوون لە نەخۆشخانە کە من موافقەتمان وەرگرت خەبەرم لە برادران گێڕایەوە، ئێمە ئێشگیری کارگێڕیمان هەیە خۆم پێم وتووە برادرانی هێزە ئەمنیەکان پێمان وتن کاکە ئێمە ئەم نەخۆشە چارەسەر دەکەین با بێت و بگەڕێتەوە، دیار بوو ئەمان چوون بۆ نەخۆشخانەیەکی تر و نەگەڕانەوە. بۆیە ئەم نەخۆشە لای ئێمە تاخیر نەکراوە و لەبەر نەبوونی وەرەقەی پزیشک و وەرەقەی پۆلیس چارەسەرەکانی بۆ نەکراوە. ئێمە لەو کاتەیە کە داخڵی نەخۆشخانە دەبێت کارمەندەکانی ئێمە لە دەرگاوە بەدەمیەوەن. بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین ڕوونی دەکاتەوە غەزال بەسەر کۆمەڵێک نەخۆشخانەی دیکەدا هێنراوە بۆ لای ئەوان و کە زۆر نزیکتر بوو دەکرا زووتر چارەسەری بۆ بکرایە. بە نمونە نەخۆشخانەی شار سەرڕایەوەش بەخشین خۆی مۆڵەتی چارەسەرکردنی بۆ بریندارەکە وەرگرتووە، بەڵام نزیکەکانی چاوەڕوانیان نەکردووە و بریندارەکان گواسۆتەوە بۆ نەخۆشخانەیەکی دیکە. هاوڵەکانی پەلەیان بووە لە ڕۆشن بۆ نەخۆشخانەیەکی تر، ئەوانیش دیارە ویستویانە بە زووترین گاربگاتە ئەو شوێنە، بەڵام قسەکە ئەوەیە نزیکین چەند عینایەکی تر زۆر لە ئێمە نزیکتر بوون لە خستخانەی شۆڕش. دیارە نەخۆشە بەڕێزە لە خستخانەی شۆڕش هەندێک لە فریاگوزاری سەرەتاییەکانی بۆ کراوە، هەر لەویە خستخانەی زۆر نزیکتر هەبوو کە هەموو عینایی پێشکەوتویان هەیە دەکرا زووتر لەو شوێنانە خەمی بخورێت. لەوانەیە چۆن ئەم بابەتە وەک دەڵێ بۆ کە ئاوا فۆکەس خراوەتە سەر نەخۆشخانە کە بەداخەوە ئێمە پێمان وایە لەوانەیە هەندێک خەڵکیش لەم ڕۆوە سوی سفادەی کردبێ و بۆ مەرامی جیاواز بەکاری هێنابێ لەسەر بەخشین زەق کراوەتەوە. ئەژینە پێش ئێمە چەند نەخۆشخانەیەکی حکومی کردووە و چەند نەخۆشخانەیەکی ئەهلیش داوای کردووە بچێتە ئێوێنە وەرنەگیرەوە. نەخۆشخانەی بەخشین ئاماژە بۆ ڕێنماییە دەکات کە دراوەتە ئەوان و نەخۆشخانە ئەهلیەکانی دیکە کە ڕێگرە لە بەردەم چارەسەرکردنی ڕاستەوخۆی دۆسیە پۆلیسیەکان و داوای کرد هەرچی زووە هەموار بکرێتەوە تا ڕووداوی هاوشێوە دووبارە نەبێتەوە. من پێم وایە ئەم ڕێنماییە پێویستی بە هەموارکردنەوە هەیە، چونکە ڕزگارکردنی ژیانی ئینسان لە هەموو شتێک گرنگترە و ناکرێت تۆ ئینسانێک لە حاڵەتی پێکرانە لە حاڵەتێکی ئاوایە چاوەڕێی ڕێکارە ئەمنیەکان بکرد بۆی کە ئیشی بۆ بکرێ. بۆیە ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین و لێرەشەوە دیکەینە مبادرەیەک بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ وەزارەتی تەندروستی کە ئەم ڕێنماییە بەڕاستی هەموار بکرێتەوە بۆی نەخۆشخانەکانیش دەستکراوە بن لەوەی کە ئەم حاڵەتانە بەتایبەتی کە ئێستا حاڵەتی جەنگ هەیە لە ناوچەکە و خۆتان دەزان ڕۆژانە گوێبیستی لێدا پێکران بە درۆن و موشک و هەموو ئەمانە بینەوە بۆی لەم حاڵەتانەدا بەڕاستی خستخانەکان و مەڵبەندە تەندروستیەکانیش دەستکراوە بن لەوەی کە چۆنیەتی ڕێکارە چارەسەریەکان دەست پێ بکەن. ئێستا ئەوەی جێگەی پرسیارە لە جێگەی بەڕێوەبەراتی تەندروستی و لایانی پەیوەندیدار کەسانی دیکە خۆیان خستۆتە نێو ئەم بابەتە و بە مەبەست دۆسیەکە بەرەو لای دیکە دەبن کە خزمەت بە دۆسیەکە ناکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.